خۆشەویستان ئەم چەتانی باشوور ڕێگەنانی ئینسان لە گۆشەیەکی ئەم دنیایشا بە ئارامی بژی ڕۆژانە کە تۆشتیوە ئابیسیت بەڕاستی ئێستا ئەمەوێ هەروە تۆزی قسەکەم لەسەر ئەو ڕووداوی کە ڕوویەوە لە سلێمانی. خۆشەویستان ڕاستیەکەی ئەوەیە کە لە یەک ساڵی ڕابردووە بە تایبەتی سلێمانی یان دەباشان بووە بە قەڵای میت. هەر ڕۆژە هەڵەسین هەواڵە بێسین کە لە فلانە شوێنی کوردستان لە کەلار لە فلان کەسێک تیرۆر کراوە، جا کوردی باکوورە سەر بە ئەحزابەکانی باکوور یا پەکەکە یان ڕۆژئاوای کوردستان و پێدە و ئالەم بابەتانە. ئێمە لەوە تێگەیشتوین کە دەباشان پاڤڵ قوبات شاناس ئەمانە بەڕاستی بوون بە میت و من بڵاویشم کردوێتەوە کە دەستگای میت و دەستگاکانی سەر بە دەباشان زانیاریە نازانم چیە وەرحاڵ هەمویان ئەمانە هەماهەنگن و ئەمانە کار بۆ میت ئەەکەن و لە هەر شوێنێکەوە یەک گریلا دەرکەوێ ڕۆژئاوا باکوور ئەمە بێ ئەوان ترۆری ئەەکەن و هیچ لەگەڵ میتاکەن. ئەمە هەمووی ڕۆنە بەداخەوە. ئێستا سلێمانی بۆ هیچ کەسێک ئارام نییە. بەڕەڵاخانەیە کە بۆ خۆی بەدەستی دەباشان ئەوەی کە بەو شار و بۆ ناوچەیە ئەکرێ بەڕاستی نمونەی کەمە. ئێمە ئەوە ئەزانین کە ساڵانێکە بنەماڵی بازانی دەستی تووشێ ئاوەڵا کردووە لە بادینانە لە هەولێرە و هەماهەنگە لەگەڵ جەندلمە و لەگەڵ میتە. بەڵام لە یەک ساڵی ڕابردووە بەڕاستی ئەم یەشێتی ئێستا کە ئەیبینین لە پارتی تێپەڕاندووە. ئەوەی ئێستا لە دەڤەری سلێمانیە ڕوو ئەدا لە ماوەی ئەم ساڵا لە بادینان و لە دووهۆکە بەڕاستی ڕووی نەداوە. ڕەنگە لەوێ گریلا نەتوانێت ئەوەندە بگەڕێت و ئەوانە، بەڵام لە دەڤەری سلێمانیە و لە کەلا سێچوارێ پێشووتر لە سلێمانی دوانسیانی ئەمەدانەیەکی تر بێریڤان کە ئەمڕۆ ترۆر کراوە بە یەکەوە یەکێتی لەگەڵ میتی تورکیایە ئەو کارە ناکەنەوە ئەو ترۆرە ناکەن. هەر بەڕاستی ئەمە شەرمەزاریە. سیرەکە لەوایە کە ئەم سەرکردایەتی یەکێتیە کە هیچی بە هیچەوە نەماوە و ئەم کادر و ئەندامەش یەک کەسیان قسەیەک ناکە، یەک کەسیان جوڵیان لێوە نایە. بیر ناکەنەوە لێ بڵێ باشە ئەرێ پاڤڵ ئەرێ قوبات ئەرێ شاناس ئێوە بۆچی لەگەڵ میتە دائەنیشنە هەماهەنگی ئەم هەموو کچ و کوڕە بۆچی ترۆرەکەن؟ لە پێناوی چییە؟ ئەم هەموو بێشەرەفیە بەڕاستی لە پێناوی چییە؟ ئێوە تفتان کردووە لە گۆڕەکەی جەلال تاڵەبانیش، تفتان کردووە لە گۆڕەکەی برای مەحمەدیش بەڕاستی. باش نییە ئێوە مێژووتان بە جۆرێ ڕسوا کردووە کە لە دنیای نمونەی نییە بەڕاستی. ئێستا پاڤڵ و قوباد و شاناز نمونەی ئەوپەڕی بێڕەوشتوبی ئەخلاقین لە دەڤەری سلێمانیە. ئەوەی کە ئەوانە ئەیکەن لە حەقیقەتە هیچ سەگێک ئامادە نییە ئاوا تااقەتی وەڕینی هەبێ بەرامبەر بە کوردی پاچەکانی تر. ئەمە شەرمەزاریە. بەداخیشەوە کە خەڵک چرکەی لێوە نایە. لە کەلارە چوارچوارەیان کوژن، لە سلێمانیا دوو ئەیان کوژن، ئەمڕۆ کچێک عینەکەن ئەیان کوژن. هەمووشی دیارەکە میت و یەکێتی بە یەکەوە کاراکە. ئەمە شەرمەزاریە. ئێمە لە سەردەمانێکی زووە کە پێنمونە پێش ساڵی 90ەکانەوەش کە زۆر گەنج بووین پێمان وا بێکێتی باشینە لە ڕێکخراوەکانی لە هەمیان تۆزە جوانترە لە حقەتە، بەڵام ئێستا لە هەر هەمویان چاپاڵترە لە واقع. باش نییە ئێستا ئەبێ بڵین بنەماڵی بازانی و پارتی بام هەموو خیانەتەوە لە شاناز و بڵێ ئەحاڕەش و لە پاڤڵ و قوبا شەیفتر لە کۆمەڵی مازە. ئەم خێڕی گەری ئەمان دەستیان ناوەتێ لە واقع نمونەی نییە. نە خەڵق قساکە و نە هینیش نە یەکێتەکانش قساکە. شەرم ناکەن. ئەم هەموو ئەندام و کادرێکێتی هەیە، ئەم هەموو قەڵەم بەدەستێ بۆ چکەتەن لێوە نایە؟ بۆچی قبوڵیەکەن لەم سێ سەرسەریە بە ئارزی خۆیان چیان بێت لەو دەڤەرا بیکەن؟ پاشان لێرەشەوە من ڕەخنەیەک ڕووبە پەکەکەکەم. بەڕاستی ئێوە عیب ناکەن کاکە، بەڕاستیەوە شەرم ناکەن. ئێوە بۆ بەڕاستی ڕێزمێک ئاوا قساکەم ئێوە ڕێک بوون بە منیشی مەستەحا. ئەمە چێ دەقنا دەقەیە لە شەکە ترۆتانەکە سلێمانی چێکن کاکە؟ تۆ بێریڤان بۆنیت بۆ سلێمانی، تۆ لە ڕۆژ ئاوکوسان لە کەلار چیەکەی بۆچی هاتووی بۆوێ؟ بۆچی لە قەندوشنەکانی خۆتان نابن؟ بابە حەیە عەلە سەڵات سلێمانی ئەو دەڤەرە ئێستا بووە بە قەڵای میت. ئێستا میت لێوێ دەسەڵاتدارە، میت لەوێ حکومەکە، میت لەوێ کارەکە. کەواتە لانەکەمێ خۆتان بپارێزن. ئەوە وتمان کە ئەمێشێتی ئێستا بێشەرەفە، وتمان پاڤڵ و قوباد و شاناز بێشەرەف و بێقیمەتن، وتمان ئەمانە بوون بە میت و خۆیان فرۆشتۆ و خائین و ئەتان کوژن. لانەکەم خۆتان پارێزن. لانەکەم ئەم کشوکڕان منێرن بۆ سلێمانی، منێرن بۆ ئەم شوێنانە. بەهەر لە قەندیل و شوێنە نابن لە واقع. هەتا پێشان بەشتیش بێت لەڵێکی کەناڵی کەوە بیکەن. بۆچی ئاواکەن ئێوە؟ باشە من لە بەڵام کردێتەوە کە میت لەکوێ دانیشە لە سلێمانیەکە
بابا مید لە منتیقی هەورامان نایکیتی هیندایناوە پاڤڵۆ قوبات دایانناوە باش نییە شوێنێکەیە نازانم بەداخ کەس ناوکەم لەبیر نییە وەکو سەیرانگاوەیە لەوێ ئوتێلێکی تێ ناو ئوتێلەکە مید ژووری هەیە لەوێ ئیشەکە لەسەر دۆسی ئێران و ئەو سنووران و ئالم بابەتان ئەمانە ڕاستین کەواتە تاکەی ئەم مۆزوعانە ئابۆ جۆرت بێت لەسەر هەموو ئەم کوشتانەشەوە بەداخەوە لە کات هەڵبژاردنەکەنا سێرەکەم هەواڵ جومعەڵەشی دەنگبەن بە یەکێتی نیشتیمانی عیب ناکەن نێوە کاکە عیب ناکەن یعنی ئێمە دانیشین ئەم هەموو هاوارەکەین لە بەرامبەر ئەم مۆزوعانەیە کەچیەوە دوجارڵن دەنگبەنەوە بێکێ دەنگبەنەوە بە پارتی ئەوش بۆ خۆی مەوزوعە یعنی ئێوەش خەریکە واتان لێیە کە ئینسان تااقەتی نەبێ ڕۆژێ دانتان لێ بکوژە هیچ خەڵبەسێکی نەبێ بەرامبەر بەو کوشتانش لەواقع بۆ ئێوەش عیبە لانیکەم پشکنە یەکێتی و پشکنە پارتی پشکنە ئەمانە لانیکەم خۆتان بپارێزن باش نییە تۆ ئەمە چیە هەدەقە نادەقەیە ئەشێکمان ترۆر کرا ئەڕوە دوان ترۆر کرا بەڕاستی عیبیتر تۆزی خۆتان بپێشنەوە ئەو هەموو هاتوچۆیە مەکەن پێویست ناکە لەبەرەوەی ئەم ناوچەی سلێمانیە وەکو سەردەمی زوو نییە وەکو ساڵە دو ساڵ بە لە ئێستا نییە ئەو سەردەمە ڕۆی کە لە دوکانە میتی تورکیا میتتانەگە ئەتان بووە قەندیل ئەو کاتە جیاواز بوو ئەم یەکێتی ئێستا فەرعەکە لە میت تەواو فەرعەکە لە ئیطلاعاتی ئێرانی ئاوا ئیشەکەن دووسەرەیە پاڤریج لە تەڵەبانی هەموو مانگە 40 میلیۆن دلار خەت گیرفانی بە قەچاچێتی بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ سنوورەکان و بۆ مەرزەکان و بۆ فڕۆکەخانەکان تەواو شانازی بڵێ ئەحاڕەژە خەریشی ئەم دزی و جەردەی و ڕاوڕوتن ئێوە ئەفرۆشن بە ئاشکرا کەواتە لانیکەم تۆزێک ئێوەی خۆتان بپارێزن بەڕاستی پێویستە یان لانیکەمێ چوار دەست بۆشێن لەم خێڕی تۆڕیانە یەکێتی خۆ هەموو ڕوونەکە کێناوانێ تیرۆرەکەن لەگەڵ میدا ئێوەش دەستی خۆتان بۆشێن کاکە چوار خێڕیان لەناو برن بۆی ئەوە وەکو سەگ پەلاماری خەڵک نەدن لە سەجادەکانە بیان کوش کارەساتە یعنی ئینسان وای لێ هاتووە کە هیچ نەڵێ لە بەرامبەر ئەم هەموو مەئەسات و ئەم هەموو کوشت و بڕۆم و وێرانەیە کە لەو کۆمەلگای ئێمە وجودی هەیە تەواو ئێمە لەوە تێگەیشتون هەموو کورد ئەزانێ لە یەک ساڵی ڕابردووە تەواوە ئەم پاڤێڵ و قوباد و شانازە ئیش بۆ میتی تورکیاکەن تەواو یەکلیشیان بە ئێرانەوە یەکلیشیان بە میتی تورکیاوەیە بە ئاشکرا ئەم لەسەر ئەمەکارەکەن تەواو ئیتەمە بقۆمە ناوێ ئەوەی لێ بکەین ئەگەر سەردەمانی ئەتان و وڵا پارتی بنەماڵی بازانی ئەمە ئەوە سەیەکێتی لەوان خێڕیترە لە پارتی لە بنەماڵی بازانی کرد تەواو قۆمە شتێکی عەجیب نییە برا تۆ لە بادنیان و لە هەولێریشە ئەوە ڕوو ناداوی کەلیسە لە سلێمانیان ڕواتە یعنی یەکێتی لە خیانەتە لە نۆکرایەتیە بۆ میت بە عەمەلی پێش بنەماڵی بازانی کەوتوتەوە تەنها ئەوەیە سنوورەکە بە بادینانەوەیە تورکیا لە شکێشەکە بۆ بادینان و ئەوانە ئەگە سنوور یەکێتیش بە تورکیاوە بە ئێستا هەمان شکڵیە کرد خۆشێکی عەجیبتر نەبوو میتی تورکیا بە عەمەلی لە ڕێگەی میتەوە بە مخابراتی هاتووە بووم بۆ منتیقی سلێمانیە هەمووی داچی کردووە بۆ خۆی و تەواو چێی بوێ ترۆری ئەکات ئەمە حقەتەکەیە یعنی ئێستا ئەم پاڤێڵ و قوباد و شانازە کەسە یەکێتی خۆ سەکردایەتی نەماوە خۆ خەوانی نەماوە بەڕاستی خۆ ئەنجومەی سەکردایەتی نەماوە خۆ مەلا بەختیارەکان بەخەریکی قسەی قۆڕ و خەڵکی فشەفشن لە واقعە یەک کەسیان خەوانی خەڵوێسیان نییە ئەم هەموو سەرانیەکێتیە لە کۆنە و لە تازە بەشێکیان چرکیان لێوە نایە هەمویان کلکیان ناو گەڵیان یەک قسە ناکەن لەبەر سەد و سامانەکانیان لەبەر پارەکانیان لەبەر ڕابواردنی شەوانە و ئارەخواردنەوە و ڕابواردنی خۆیان ئەمە شەرمەزاریە بەڕاستی ئەو پەڕی ڕەسواییە من خۆم زۆر جار کاتی خۆش وتومە تۆم بەڕاستی من هەست بە خەتاڵەتێکم کە کوردم بەڵام چارم نییە لە واقع یعنی سەد جار وتومە والله لە کورد بوون عیبتر لە دنیای نییە بەڕاستی بەڵام چی بکەمیتر خدا خۆڵقی کردوون بە کورد خۆڵقاندومی انشاءالله کورد نەبوومایە انشاءالله من کوڕی ژنێکی سۆزانی بوومایە لە بۆلەوی لە فڵانە وڵات بەس کورد نەبوومایە بەڕاستی لە کورد بوون عیبتر لە دنیای نییە بەڵام لێمان نابێتەوە لەڕاستی ئەو قسەی ئەو لە ئۆجنان ڕاز نییە کاڵێ کورتبوون نازانم چیە بەڵام ڕاکردنی نامەری وەڵا ڕاکردنی مەردایەتیە بەڵام ئێمە ئەو مەردایەتیمان نییە کە لێ ڕاکەین لە ڕاستیە نا کورتبوون چی بە ئێمە بەخشیوە لە واقع چی بە ئێمە بەخشیوە کاکەجە چی هیچێکی بێمە نەبەخشیوە ئیتەم کورتبوونە چیە بۆ ئێمە بە بەڵا لە ژیانمان نابێتەوە سەد بریان من کورد نەبوومایە سەر بەڵا زۆڵێ بوومایە سەجێک بوومایە نازانم هەرچێک بەس کورد نەبوومایە لە واقع بەڵام بەداخەوە کە چارم نییە قەدەرەکەم ئاوای بووە کە کوردم بەڕاستی قەدەرەکەم ئاوا بووە کە هاوخوێنی سۆزانیەکی وەکو شاناز و وەکو لیلۆز و وەکو نازانم کچ و کوڕی ئیبراهیم مەحمەد و سۆزانیەکی وەکو پاڤڵ و قوباد و ئەم بابەتانە بەداخەوە بەڕاستی چیەکە یعنی ئەمە قەدەری ئینسانێکە کە ئابۆ جۆرێ بە شەرمەزاریە من لێرەوە داواش لە پەکەکەم کە لانەی خۆتان پارێزن تەواو ئەو مەنتیقە دەرچووە شەرمیشە جارێکی تر مەڵێن دەنگ بن بە یەکێتی مەڵێن دەنگ بن بە پارتی بەڕاستی
بۆی ئێوەش نەخێنێت لیستێکی و پارتیەوە هەتام لە دنیاوی بەد دژایەتی ئێوەشکەین تۆزێک ئێوەش بە ئەخلاقەوە سیاسەت کرد تەواو ئەو ناوچەیە فرۆشەوە بە میت و لە کوێوە بێن دەستان لێ ئەوەشێن و ئەم پاگەڵ و قوباد و شاناز و ئەم خێڕ و تێڕیانە ئەمن کە ئێستا هەنتەوە ئەتوانن ئەمە ڕاستیەکەی ناشتوانێت تر بڵمشی بەداخەوە بەڕاستی بەرحاڵ کاتێکی خۆش بۆ ئێوە خۆشەویستان ئەوە دەدڵێ بوو لە حقیقەتا بەرامبەر بام هەموو ترۆر و ئەم هەموو خوێن ڕۆژێک کاکرێ کچێکی نەکبەت لە باکووری کوردستانەوەی لە سێمای دانیشێ چوار خوێڕی ئەچن لەلای شاناز و قوباد و پاوەڵەوە لەگەمی تووشیا لە شوێنێکا بەچن ترۆجانەکرد ئوتێلێکیانە ئوتێل تایتانی کە نازانم چییە شکر بابەتانە لە نزیکا بڵام کردێتەوە هەمویان لە ئوتێلا بێک و دانیشن ڕۆژانە خەریکی ئەوەن کە خەتە دابنێن لە چۆ گریلایە دەستکەوێ بۆی بیکوژن لە نایبەر چ ئەخلاقێکە بەڕاستی ئەمەیە خەڵکی شەڵەیەوە کاکە کورد بۆ نابێ بە دەوڵەت و کورد کاکە کورد چۆن نەبێ بە دەوڵەت ئەمە کورد دوژمنی خۆیەتی نایدەوە کورد خەنجەرێکە لە پشتی خۆیە کورد گوێزانە لە قورجی خۆیە کورد چۆن نەتوانێت بێ بە خاوەنێکی هەنی خۆی وەر عیبیشە بەڕاستی هەر عیبە کورد بێ بە خاوەنی دەوڵەت هەر شەرمەزاریە بەڕاستی کورد ئەبێ هەتی هەڵدراوە بێ لە واقعە چونکە کورد یەکەم خائین خۆیەتی لە حقیقەتە یعنی خائینە بە خۆی خودی خۆی خائینە بە خۆی لە ڕاستیە مێژووی ئەم میلەتە ئێمە هەروە بووە بڕۆ هەموو گەلانی دنیا هەر تااقەتی دەوڵەتچینەتەوە و ئەمانەشیان نەماوە تازە بە ئێمە ئەوشمان بۆ ناکرد زانین ئێمە چین داقیقەتە ئێمە چ دەعبایەکین خۆمان ناوناوە کورد و دێن و ئەچین ئاخر خێڕێکی و پاڤێڵ چییە کاکە لوسێکی وەکو قوبات چییە کاکەشینم ئاخر با قسە نەکەم کاکە نازانم هەنێ لەم باشە بەڕاستی می خۆش و ژنەکانشیان پێ ناپارێزی ئەتوێت ئەوانە کەی پیاون تاوەکو دابنیشن لە سلێمانیا حکومڕانی کەن و چیوالەم بابەتانە هەتا سەدان خێڕی و هەرچوپەچی دویان کەوێ پاڤێڵ و قوباد و شاناز ئەلەم بابەتانە تێناگەم خێڕانە چی لاحقەتە بۆچی خەڵکی سلێمانی پەلاماریان نایان نووسێنە خەرە سەر گۆڕی برای مەحموود جەلال تاڵابانیش کاکەشێن وڵای جەلال تاڵابانی پیاو بۆ کوڕەکانشی پیاو بوون برای مەحموود یەک جەڵە شەرەفی هەبوو یەک کوڕەکانشی کشەکانشی تر شەرەفیان بوو نییە نیان بۆ بە درێژایی مێژوو خۆم بە زۆر نییە کاکەشێن تەواو باید لەجاتە قسە نەکەم چونکە زۆر تووڕەم لاحقەتە خواتان لەگەڵ بەخێر